ئۆتۆبانی بابان شەقامی 100 مەتری سلێمانی ئەگەرچی وادەی تەواوبوونی یەکجاری مانگی نۆی 2026ە بەڵام لە کۆتایی ئەم مانگەدا نزیکەی 26 کیلۆمەتر کە دەکاتە بەشی هەرە زۆری شەقامی 100 مەتری بەڕووی شۆفێراندا دەکرێتەوە. لە یەکتربڕی ژمارە 11 شەقامی 100 مەتریم کە لە پشتمەوە دەستپێکی شەقامی 100 مەتریە ئەم شوێنە کە یەکتربڕی تاسڵوجەیە دەبێتە گەورەترین یەکتربڕ لە سەراسیێرەمی کوردستان و هەروەها دەواازەی هاتوچۆ بۆ شاری سلێمانی کە لە یەکادا هاتوچۆی شەقامی 100 مەتری بۆ دووکان، 100 مەتری بۆ کەرکووک، 100 مەتری بۆ سلێمانی و بە پێچەوانەشەوە هاتوچۆی هەر سێ ئاراستەکە بۆ سەر شەقامی 100 مەتری پێکەوە دەبەستێتەوە بەبێ ئەوەی هیچ ترافیکێکی تێدا بێت. ئێمە لە شەقامی 100 مەترین کارەکان زۆر بە خێرایی بەڕێوە دەچێت و لەیرەوە موژدە دەدەین بە هاوڵاتیان بە پشتیوانی خوای گەورە لە کۆتایی ئەم مانگەدا بەشێکی هەرە گرنگی ئەم شەقامە دەکرێتەوە بەڕووی هاوڵاتیان کە دەکاتە 26 کیلۆمەتری درێژی ئەم شەقامە لە ناوچەی تاسڵوجۆ تا پردی ژمارە 15 کە دەکاتە ناوچەی قەرەداغ و لە ئایندەیەکی نزیکدا دەست دەکرێت بە بەرگەکانی جوانکاری ئەم شەقامە وەک دانانی گاردرڵ و ستونی ڕووناچی و هێڵکاری و دانانی علامەتی مروری وەکو دەزانن ئەم شەقامە زۆر گرنگە و لە ئێستادا پێشبڕکێی پاسکلسواری وڵاتانی عەرەبی تێدا ئەنجام دەدرێت. ئەمەش سەلمێنەری ئەوەیە کە ئەم شەقامە چەند گرنگە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکە. شەقامەکە بۆ ئەوە دیزاین کراوە کە لە دوای تەواوبوونی یەکجاری ساڵانە 6 ملیۆن ئۆتۆمبیل هاتوچۆی پێدا بکات. ئەم شەقامە کە یەکێکە لە گرنگترین شەقامەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان گەورەترین پرد و یەکتربڕی تێدایە بە جۆرێک دروستکراوە کە یەکتربڕی وای تێدایە تا 75 ساڵی داهاتوو ڕەچاوی ئەوە کراوە هیچ ئاسەنگێکی هاتوچۆ تێدا دروست نەبێت.